ئەڵێ ئێمە چۆن بڵێن عوثمانی کوڕی عەفان شایستەی خەلافەت بووە لە کاتێکدا مەڕوانی کوڕی حەکەم و عەبدوڵای کوڕی کرد بە والی لە کاتێکدا پێغەمبەری خوا سەڵ نەفی کردبوون. تەماشا برا ئەو ژەهرە چۆن هاتوۆتە دڵی کەسانێکەوە کە خۆشیان بە ئەهلی سوننە دەزانن، دەڵێ ئێمە چۆن بڵێن عوثمانی کوڕی عەفان شایستەی خەلافەت بووە؟ چۆن بڵێ؟ ئەگەر وانەڵێ واللهی لە گوێ درێژێک گومڕاتری جا هەر کەسێک بی. ئەگەر عوثمانی کوڕی عەفان بە خەلیفە نەزانیت و خۆشت نەبێ و ڕێزی لێ نەگری فأنت أضل من حمار أهلك كما قال شيخ الإسلام ابن تيمية. ابن تيمية دەفەرمێ هەر کەسێک طعنە بدا لە خەلافەتی یەکێک لەو چوارە فهو أضل من حمار أهله، گومڕاترە لە گوێ درێژەکەی خۆیان. پەنا بەخوای گەورە. یعنی ئایا بۆ نمونە عوثمانی کوڕی عەفان ڕەزای خوای گەورەی لەبێت لەو مەسەلەیەدا هەڵەی کرد، بە هەڵەیەک لە خەلافەت دەشۆرێت، بە هەڵەیەک لە خەلافەت دەشۆرێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام ڕەسوولی خوایە چەند شتێکی کرد خوای پەروەردگار لە قورئاندا ڕەخنەی لێگرت. عفا الله عنك لما أذنت له عبس وتولى أن جاءه الأعمى. يعني خوای پەروەردگار نەیدەویست کە پێغەمبەری خوا سەڵ عەلەیهی ڕوو لە ئەعما وەربژێڕە بۆ چێ؟ بۆ مەلەئی قوڕەیش، سەرکردەکانی قوڕەیش، کەچی شتێکی کرد بە پێچەوانەی ئەوەی کە خوای پەروەردگار دەیویست. خوای گەورە لۆمەی عەبەسە وەتەوەلا. نەگوڵا کەواتە دەبێت پێغەمبەری خوا سەڵ شایستەی چۆن دەبێت بڵێن شایستەی پێغەمبەرایەتیە لە کاتێکدا خوای گەورە دەیویست ئەو ڕوو لە عەبدوڵای کوڕی یعنی لە کوێرەکە بکە ئەو چوڕووی لەوانی تر کرد. بە هەمان شێوەش پێغەمبەری خوا سەڵ عەلەیهی وسەلەم مەڕوانی کوڕی حەکەمی نەفی کرد، عوثمان هێنایەوە. کەواتە چۆن دەبێت پێ بڵێن خەلیفە؟ ئەوە نەفامێتیە پەنا بەخوا، نەفامێتیە. ئەمە نەفەسێکی خەواریجە، نەفەسێکی تەکفیریە کە تۆ وابزانی کابرا کە یەک هەڵەی کرد تەواو دەبێت لە دین بچێتە دەرەوە بشۆرێت و لەو مەسەلەیە بشۆرێت و تەواو بکرێتە دەرەوە. خەتەرە، وریابن برا. هەر کەسێک وابێ وەڵڵاهی گومڕا دەبێت. هەر کەسێک شەرم لە عوثمان نەکا وەکو چۆن پێغەمبەری خوا شەرمی لێ کردووە عەلەیهی السەڵات وەسەلام و مەلائیکەت شەرمیان لێ کردووە، ئەوا بێشەرمانە ئەم قسانە بکات چۆن ئێمە بە خەلیفەی دابنین، ئاوا بێشەرم بێ بێگومانەوە کەسێکی گومڕایە. خوای گەورە هیدایەتمان بدات.